2006 تا 2011 ڤیدیۆیاری بڵاگ گەورەترین یاری تەقەکەری کەسی یەکەمە لە کوردستان. هەوادارێکی ئەوەندە زۆری هەیە سەرجەم گەیمەرانی ئەو کاتە پێی ئاشنان تا ئێستا چاوەڕوانی بەشێکی دیکەی یاریەکە دەکەن. بەشی یەکەمی یاری بڵاگ لەلایەن ستودیۆی EA دروست کراوە. لە ساڵی 2006 بۆ پلەیستێشن 2 Xbox بڵاو کرایەوە. خاوەنی گرافیک و گەیمپڵەی زۆر پێشکەوتووە. بۆ کاتە هیچ یاریێک بەقەت یاری بڵاگ نەیتوانیوە لە ئەزمونێکی لە ڕاستی چووی تەقەکردن بە گەیمەر بدە. چیرۆکی یاری بڵاگ لە وڵاتی چیچان دەست پێ دەکات. هاوسنوورە لەگەڵ رووسیا. بە کارکتەری سەربازی جاک کێڵەر یاری دەکەی. سەربازێکی نهێنیە لە هێزی بلاک ئۆپس. کێڵەر پێشتر لە دەستگای سیخڕی CIA کاری کردووە. لە کۆڵۆمبیا، ئێران و کرواتیا خزمەتی سەربازی هەیە. کەسێکی نهێنی لێپرسینەوە لە کێڵەر دەکات لەسەر بازرگانی نهێنی چەک و تەقەمەنی کە بە تیرۆرستان فرۆشراوە. ئەو تاقمە تیرۆرستە بە شەپۆڵی هەفتەم دەناسرێن. تاقمی شەپۆڵی هەفتەم بەرپرسیارن لە چەند کردەوەیەکی تیرۆریستی. کێڵەر هیچ چارەیەکی نییە تەنیا دەبێت ڕاستیەکان بخاتە ڕۆ. گەرنا پلەی سەربازەکەی لێ دەسەندرێتەوە و دەنێردرێتەوە وڵاتەکەی وەکو کەسێک لە سوپا ڕای کرد بێ. 7 ڕۆژ پێش ئەو چاوپێکەوتنە کێڵەر لەگەڵ تاقمەکەی خۆی هێرش دەکەنە سەر تاقمێکی شەپۆڵی هەفتەم لە شاری ڤێبلینسک. لەوێوە شەڕی یاریەکە دەست پێ دەکات تا کۆتایی. گەیمپڵەی یاری بڵاگ یەکێکە لە باشترین تەقەکەرەکانی نەوەی پلەیستێشن 2 Xboxی ڕەسەن. یاریەکە خاوە، تاکتیکیە، گەیمەر ناتوانێت وەکو سوپەرمان بچێتە ناوەندی مەیدانەکە و تەقە لە هەمووان بکە یەکسەر دەکوژرێ. بۆیە دەبێت بە کەڤەر یاری بکەیت. بە هێواشی دانە بەدانە تیرۆرستان لەناو ببێ. بەردەوام دوو چەکت پێیە. گرنەید یان نارنجۆکت پێ دەتوانی فڕی بدەیت بێ ئەوەی چەکەکەت بگۆڕی. یاریەکە بە شێوەی ئەرک ئەرکە. زۆر کلاسیک و ناوازەیە لە نێوان تەواوکردنی هەر ئەکێک دیمەنێکی ڤیدیۆیی هەیە. گەر بە دیفیکەڵتی قورس یاری بکەی واتە گەر بە هارد یاری بکەی ئەرچی زیاترت هەیە تەواویان بکەی. گەرارکەکان بە نۆرماڵ یان هارد تەواو بکەی گەیمەر چەکێکی سڵڤەر وەردەگرێ کەوا گولەی تەواو نابێت. هەروە چەکی M16A2 وەردەگرێ کە چەکێکی زۆر کاریگەرە لەگەڵ گرنەیدێکی بەهێز کە تەواو نابێت. ستایڵی یاری بڵاگ ئەوەندە ناوازەیە دەنگ زۆر کاریگەرە. دەنجی چاکەکان زۆر لە ڕاستی دەچێت کاتێک گولەت بەردەکەوێت دەزانی ئێستا کاتی کەڤەرکردنە. ڕاستە یاریەکە هەندێک جار خاو دەبێتەوە بەڵام بۆ نیشاندانی فیلتەری بڵەر و بۆکایە کە ڕاستی نییە و فەیکە بەڵام کارێکی جوان دەکات بۆ نیشاندانی شێوەیەکی ڕاستەقینەیی. میوزیکی یاریەکە کاریگەرە هەرچەندە لەوانەیە هەموو کەسێک لە یادی نەمێنێت بەڵام ئەرکەکان بە ستایڵێک دانراوە بە بەرەو پێشچوونت بۆ کۆتا ئەرک یاریەکە تونتر دەبێت بۆسی گەورە و بەهێزت توش دەبێت وە کۆتا ئەرک ئەوەندە قورسە ئاساییە 100 جارێک بمری و دووبارە بیبڕیتەوە. لە کۆتایی بڵاگ یاریەکی ئەوەندە ناوازەیە تا ئێستاش گەیمەران لە تەواوی جیهان داوای بەشێکی دیکەی دەکەن. ستۆدیۆی سێتریۆن لەوانەیە هەرگیز بەشێکی دیکەی یاریەکە دروست نەکەن چونکە ویستیان بەشی دووەم یاریەکە بۆ Xbox 360 و PlayStation 3 دروست بکەن بەڵام کانسڵ کرا لەلایەن EA-وە. بڵاگ ناوازەیە و نایابە یادگارێکی خۆشە. ئەو گەیمەرانەی یاریەکەشان نەکردووە شایانی کردنە. لە نێوان 5 بۆ 7 کاژمێرە یاریەکە کلاسیکە. وەکو فیلمێکی کلاسیکە کە چۆن دیمەن و قسەکردنیان بەردەوام بە ناوازەیی دەمێنێتەوە. یاری بڵاگیش هەمان هەستت پێدەدا کاتێک یاریەکە دەکەی. واو یاریە ئەوەی بەهێزە دەتوانێت بۆ چەند جارێک دووبارەی بکەیتەوە و لێی بێزار نەبی. بڵاگ یەکێکە لە باشترین یاری تەقەکەرەکان لە مێژوودا.